سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق بە هاوڕێیەتی چەند پەرلەمانتارێکی عەرەبی سوننا سەردانی شاری کەرکووکی کردو لەگەڵ پارێزگاری کەرکووک باسی بارودۆخی شارەکە و دۆسەی ناردنەوەی ئاوارەکان کرا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا. پارێزگاری کەرکووک و سەرۆکی پەرلەمان تیشکیان خستە سەر دوایین پێشهاتەکانی ناوچەکە و بارودۆخی یاسایشی شارەکە. نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک ڕایگەیاند لەگەڵ سەرۆکی پەرلەمان باسی ناردنەوەی ئاوارەکان و کێشەکانی کەرکووک کراوە و داواش لە وەفدەکەی پەرلەمان کراوە کە پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و کێشەی ئاوارەکان یەکلایی بکەنەوە. لەم هاتنەدا باسی ئاوارەکانیش کرا، گەڕانەوەی ئاوارە و لە هەندێک شوێن کە خانوو خوێنراوە و خەڵک دەرکراون باسی ئەوانش کرا. ئەڵبەتە ئێمە پێمان وتن ئێمە لەگەڵ ئەوە نین کە بە هیچ شێوەیە غەدر لە هیچ ئاوارەیەک بکرێت و خانووی کەسێک بڕوخێنرێت، بەڵام لە هەمان کاتیشدا ئەبێ باری ئەمنی بپارێزرێت و ئەو کەسانی کەوا گومانی لێکرێ ئەبێ لێکۆڵینەوەیان لەگەڵا بکرێت، بەڵام سزای بە کۆمەڵ هیچ کاتێ ئێمە لەگەڵی نەبووینە، چونکە کورد خۆی سزای بە کۆمەڵی لەسەر هاتووە. لەلایەکی ترەوە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق وتی لەسەر حکوومەتی ناوەند پێویستە هاوکاری ئاوارەکان بکات تا بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان، بەڵام بە وتەی ناوبراو هەندێک لەو ناوچانە ئازاد کراون بەهۆی زۆری ڕووخانی خانوەکان و نەبوونی پێداویستی ڕۆژانە بە کەڵکی ژیان نایات. احنا نقدر تماما أن وجود النازحين في هذه المحافظة يشكل عبء على إدارة المحافظة وعلى الموجودين، عبء اقتصادي، عبء مالي، وبنفس الوقت أمني، ما يحتاج إلى أن نوجد حلول لمعالجة هذه الأزمة. پەرلەمانتارێکی شڕەخنە لە هاتنەکەی ناوبراو دەگرێت و دەڵێت سەلیم جبوری هیچ کێشەیەکی تایبەت بە کەرکووکی لە ئەنجومەنی نوێنەران چارەسەر نەکردووە، بۆیە بەوتەی ناوبراو حەق وایە لە جیاتی پێشوازی لێکردن کەرکووکیەکان سەلیم جبوری بەردباران بکەن. ئەنی بەداخەوە سەلیم جبوری لە ماوەی سەرۆکایەتی بۆ پەرلەمان هیچ شتێکی بۆ کەرکووک نەکردووە، بابەتی ناردنی پەترۆدۆلاری کەرکووک داوامان لێکردووە، ئیسیجابەی نەبووە، بابەتی بڕینی سەتاسەی فەرمانبەران کە دەبوو لێرە بۆ پێشمەرگە بێت کە ئیمزامان کۆکردەوە بە هەمان شێوە هاوکارمان نەبوو. ئەمڕۆ دەبینین لە کاتێکا کە 4 ماڵ دەردەکرێت داعشن یاخود گومان لێکراون ئەو دەگاتە کەرکووک دیفاعیان لێکا، بەڵام ئەو هەموو داواکاریانی ئێمە پشتگوێ دەخابووە. پێم وایە خەڵکی کەرکووک دەبێت ڕێگە بە سەلیم جبوری نەدا داخلی کەرکووک بێ تا ئەو کاتەی لەگەڵ بەرژەوەندەکانی ئێمەشا دێتە دەنگ، لەگەڵ بەرژەوەندی خەڵکی کەرکووک دێتە دەنگ و پێم وایە نەک دەبێت پێشوازی نەکرێت بەڵکو دەربکرێ بەربارانیش بکرێت. پەرسی ناردنەوەی ئاوارەکان تاکو ئێستا چەندین بەرپرسی باڵای حکوومەتی عێراقی هێناوەتە کەرکووک. ئەمەش لە کاتێکدا ئیدارەی شارەکە چەندین جار داوای چارەسەری بەپەلەی کێشەی کەرکووکی کردووە، بەڵام هیچ کام لە وەفدانە نەیتوانیوە هەنگاوی جددی بەرەو چارەسەری ئەو کێشانە بنێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.